چاوی گەرمی خۆم و هاوکارانم پێشکەش بە بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی خۆشەویستان جارێکی تر و بە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی گزنگ کە تایبەتە بە پرسی زانستگا و خوێندکاری لە ئێران بەگشتی و لە کوردستان بە تایبەتی میوانی ماڵەکانتانن. هیوادارم تا کۆتایی لەگەڵمان بن. لە ماوەی ڕۆژانی ڕابردوو هەواڵی دڵتەزێنی مەرگی گوماناوی کچە خوێندکارێکی تری کورد بە ناوی شیلان ڕۆشندڵ بۆتە جێگەی نیگەرانی و تووڕەیی خوێندکاران و بنەماڵەکانیان. ئەمە یەکەم جار نییە کە لە زانستگاکانی ئێراندا وەها ڕووداوێک بۆ خوێندکارانی کورد بە تایبەتی کچانی خوێندکاری کورد ڕوودەدا. بۆ نمونە ئێمە ساڵی پار 3 نمونە مەرگی گوماناوی خوێندکارانی کچی کوردمان بینی. لەوانە سەحەر چوێنی، شەیدا حاتمی و کچە خوێندکارێک لە زانستگای ڕازی کرماشە. جێگەی ئاماژەیە مەرگی مەشکوکی خوێندکارانی کورد لەلایەن چالاکانی خوێندکاریەوە ڕوبەڕووی ناڕزایەتی بووتەوە. بە جۆرێک کە دوا بە دوای مەرگی سەحەرچوێنی خوێندکاری مەریوانی زانستگای بوو عەلی هەمەدان، خوێندکارانی ئەو زانستگایە دەستیاندایە کۆبوونەوە و ناڕزایی و چەند سەد کەس لە خوێندکارانی زانستگای بوو عەلی بە کۆبوونەوە لە مەیدانی ئەو زانستگایە خوازیاری ڕوونکردنەوە و ڕاگەیاندنی دروستی بەرپرسانی زانستگا بوون. بەرپرسانی زانستگا هۆکاری ئەو مەرگانەیان زۆرتر وەک خۆکوژی ڕاگەیاندووە. لە کاتێکدا بۆ نمونە 1 ڕۆژ پاش ڕوودانی مەرگی سەحەرچوێنی یەکێک لە پزیشکانی پزیشکی یاسایی هەمەدان بە ڕۆژنامەی ئێعتمادی ڕاگەیاند بوو کە بە دڵنیاییەوە ئەو کچە خوێندکارە پێش هەڵواسینی زەربەیەک لە مێشکی دراوە و هەر ئەوە بۆتە هۆی گیان لەدەستانی ئەو کچە خوێندکارە. ڕەشەمەی ساڵی 92 هەتاویش ڕووداوێکی هاوشێوە لە زانستگای نازلووی ورمێ بۆ شەیدا حاتمی هاتە پێش. ناڕزایەتی گەورەی خوێندکارانی زانستگای ورمێ لێکەوتەوە و بەڵام وەکو مەواردی پێشوو بەرپرسانی حکوومەتی لە بیری سەرپۆشنانەوە لە ڕاستیەکان بوون. ئەوەی کە دیارە بەرپرسانی ئەمنیەتی زانستگا لەوانە حراست و کمیتەی ئینزباتی و نگابانانی شوێنەکانی حەوانەوە لایەن وایە کە کاری ئەوان دەبێ تەنیا گیر و گرفت دروستکردن بۆ خوێندکاران بێت. ئەمە لە کاتێکدایە کە یەکێک لە ئەرکەسەرەکیەکانی ئەو دامەزراوانە دەبێ پاراستنی گیانی خوێندکاران بێت، نەک شتێکی دیکە. بەم پێشەکیەوە بە ئاگادارتان دەگەێنینەوە کە ئەم بەرنامەی گزینگمان تەرخان کردووە بۆ تاوتوێکردنی پرسی مەرگی گوماناوی خوێندکارانی کورد لە زانستگاکانی ئێران. سەرەتا هەواڵە خوێندکاریەکان بە تایبەت هەواڵی دۆخی خوێندکارانی کورد دەبینین و پاشان دێنەوە خزمەتتان و پرسیارەکان ئاراستەی میوانی بەرنامەکەمان دەکەین. بەڕێوەچوونی ڕێوڕسمێک لە ژێرناوی ڕۆژێک لەگەڵ ئەدەب و زمانی کرمانجی لە زانکۆی کوردستان. ڕۆژی سێشەممە 27 خەزەڵوەر لە زانکۆی کوردستان ڕێوڕسمێک لە ژێرناوی ڕۆژێک لەگەڵ ئەدەب و زمانی کرمانجی لەلایەن چەند ڕێکخراوی خوێندکاری ئەو زانستگایە بەڕێوەچوو. دوانیوەڕۆی ڕۆژی سێشەممە ڕێوڕسمێک لە ژێرناوی ڕۆژێک لەگەڵ ئەدەب و زمانی کرمانجی لە زانکۆی کوردستانی شاری سنا لەلایەن کانونی مۆسیقایی زانکۆی کوردستان و بنکەی شێعر و ئەدەبی ئاهورا و ئەنجومەنی خوێندکاری فەرهەنگی و ئەدەبی ئەو زانستگایە ڕێکخرا. ڕێوڕسمەکە سەرەتا بە هەڵسەنگاندنی ئەدەب و زمانی کرمانجی دەستی پێکرد و چەندین پارچە شێعری کرمانجی خوێنرانەوە. دواتر چەندین بابەت لەسەر گرنگی زمانی کوردی و هەموو زاراوەکان لە هەر 4 بەشی کوردستان پێشکەشکران. لە بەشێکی دیکەی ڕێوڕسمەکەدا ڕێز لەو کەسانە گیرا کە بەرهەمەکانیان پێشکەش کردبوو. هەروەها لە کۆتاییدا قەتعەیەکی مۆسیقایی لەبارەی بەرەنگاری کوردان لە مێژوودا و پارچە شێعرێک بۆ شنگاڵ و کۆبانێ پێشکەشکرا. بەڕێوەچوونی سمینارێک سەبارەت بە پشتیوانی لە شنگاڵ و کۆبانێ لە مافی نێونەتەوەیی. لە درێژەی پشتیوانی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات لە کوردەکانی شنگاڵ و کۆبانێ سمینارێک لە ژێرناوی پشتیوانی لە شنگاڵ و کۆبانێ لە مافە نێونەتەوەییەکان بەیانی پێنجشەممە 29 خەزەڵوەر لە زانستگای ئازادی شاری سنا بەڕێوەچوو. بەپێی هەواڵی گەیشتوو بە ناوەندی هەواڵی ئاسووی ڕۆژهەڵات ڕۆژی پێنجشەممە 29 خەزەڵوەر لە زانستگای ئازادی سنا سمینارێک بۆ پشتیوانی لە شنگاڵ و کۆبانێ بەڕێوەچوو. بەپێی ئەم هەواڵە چەندین کەسایەتی شارەزا لە بواری مافە نێونەتەوەیەکان
بە ناوەکانی دکتۆر ئەسعەد ئەردەڵان، دکتۆر جەبار ئەسڵانی، دکتۆر عەباد ڕۆحی و جەنابی لاهورپور وتاری تایبەت بە پرسی مافی شنگاڵ و کۆبانێ لە ڕوانگەی یاسا نێونەتەوەیەکانەوەیان پێشکەش کرد. بەڕێوەچوونی ئەم سمینارە پاشەوە دێت کە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات تا ئێستاکە و پاشە و ڕووداوانە و لەگەڵ گشت ڕێگری و سەختیەکانی ڕێگەیان توانیویانە پشتیوانی خۆیان لە خەڵکی کوردی بەشەکانی دیکە دەرببڕن و ئەمەش وەک پەیامێک دەگوازنەوە کە کورد لە هەر بەشێک بێت خۆی بە هاوچارەنووس دەزانێت لەگەڵ باقی بەشەکانی دیکەی کوردستاندا. نەهێشتنی بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ساڵوەگەڕی ئیعدامی سەیید ڕەزا دەرسیمی. لە خوراسانی باکوور ئیزنی بەڕێوەبردننی ڕێزگرتن لە ساڵوەگەڕی ئیعدامکردنی سەیید ڕەزا دەرسیمی بە خوێندکاران نەدرا. بەپێی هەواڵی نیسان نیوز پاشەوەی کە لە ماوەی 2 حوتوی ڕابردوو کۆمەڵێک لە خوێندکارانی بوجنورد داوایان لە بەرپرسانی زانستگا کردبوو کە ئیزنی بەڕێوەبردننی ڕێزگرتن لە ساڵیادی ئیعدامکردنی سەیید ڕەزا دەرسیمی لە دامەزراوەی فەرهەنگی هۆنەری زانستگای پەیامنووری بجنوردیان پێ بدرێت. ئەو زانستگایە لەگەڵ داواکاریەکەیان ڕێک نەکەوتووە و لە ناردنی داواکاریەکەیان بۆ ئیدارەی فەرهەنگ و ئیرشادی ئیسلامی خوراسان خۆی بواردووە. بەپێی ئەو هەواڵە ڕۆژی یەکشەممە 25 خەزەڵوەر بەسیجی خوێندکاری زانستگای بۆجنورد پاش دانیشتنێک لەو بارەیەوە هۆشداری داوەتە خوێندکاران کە لە ئەگەری سازدانی هەر جۆرە کۆڕێک بەپێی یاسا لەگەڵیان مامەڵە دەکەن. ڕاپەڕینی سەیید ڕەزا دەرسیمی لە ساڵەکانی 1937 و 1938 هاتە ئاراوە و کۆمەڵکوژی کوردانی دەرسیمی لەلایەن حکوومەتی ئاتاتورکی بەدواوە بوو کە لەم پەیوەندیەدا 80,000 کوردی بێتاوان کوژران. ڕۆژی 15 نۆڤەمبری 1937 سەیید ڕەزا دەرسیمی لەگەڵ 10 کەس لە هاوڕێیانی لە تورکیا ئیعدام کران و تا ئێستا شوێنی ئەسپەردەکردنیان نادیارە. لە سەقز کچە خوێندکارێک خۆی دەکوژێت. پاشەوەی لە حوتوی ڕابردوودا 2 کچە خوێندکاری دیکە لە شارەکانی کرماشان و ورمێ بە هۆکاری ناڕوون گیانیان لەدەستداوە. هەواڵەکان باز لە خۆکوشتنی کچە خوێندکارێکی شاری سەقز دەکەن. باس نیوز بڵاوی کردوێتەوە کە سومەیە مەلەکی کچە خوێندکاری کوردی تەمەن 27 ساڵ و خەڵکی شاری سەقز لە ڕێگەی خۆهەڵواسینەوە لە ماڵی خۆیان کۆتایی بە ژیانی هێنا. بەپێی زانیاریەکانی باس نیوز هەتا ئێستا هۆکاری ئەم خۆکوشتنە نەزانراوە و وردەکاری زیاتر لەم ڕووداوە لە بەردەستان نییە. تەرمی ئەو کچە خوێندکارە براوەتە ئیدارەی پزیشکی یاسایی سەقز بۆ پشکنین و دۆسیەکەشی لەلایەن پۆلیسەوە لەژێر لە کۆڵینەوەدایە. جێی باسە لە ماوەی 1 حوتوودا ئەمە سێمین ڕووداوی کوژران و خۆکوژی کچە خوێندکارانی کووردە کە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوو بدات. لە هەفتەی ڕابردوودا 2 خوێندکاری دیکەی کورد لە شارەکانی ورمێ و کرماشان بە هۆکاری ناڕوون کوژراون. مەجلس دەنگی بە 4مین وەزیری پێشنیاری ڕۆحانی نەدا. نوێنەرانی مەجلس دەنگیان بە وەزیری پێشنیارکراوی ڕۆحانی بۆ پۆستی وەزیری زانست نەدا. بەپێی هەواڵی ئیسنا فەخرەدین ئەحمەدی دانشاشتیانی 4مین وەزیری پێشنیاری حەسەن ڕۆحانی بۆ پۆستی وەزارەتی زانست و لێکۆڵینەوە بە 171 دەنگی نەرێنی و 70 دەنگی ئەرێنی و 16 دەنگی بێلایەن نەیتوانی دەنگی مەجلس وەدەست بهێنێت. مەجلس سێشەممە ڕێکەوتی 27 خەزەڵوەر لە کۆبوونەوەیەکی ئاشکرادا لێهاتووی دانش ئاشتیانی بۆ پۆستی وەزارەتی زانست دایە بەر تاوتوێکردن. لەو کۆبوونەوەی مەجلس حەسەن ڕۆحانی و جێگرەکانی وێڕای وەزیری پێشنیارکرا و بەشداری کۆبوونەوەکە بوون. دەنگ نەهێنانی ئەم وەزیرە پێشنیارکراوەی لەلایەن ڕۆحانیەوە نیشانەی قوڵبوونەوەی هەرچی زیاتری کێشەی نێوان باڵەکانی کۆماری ئیسلامی نیشانەدا. گشت ئاماژەکان دەرخەری ئەوەن کە باڵی تۆندڕەوی مەجلس بە هیچ جۆرێک ڕەزامەندی نیە لەگەڵ ئەوەی کە کەسێکی نزیک بە ڕێفۆرمخوازانی حکوومەتی بۆ ئەو پۆستە لەلایەن ڕۆحانیەوە دیاری بکرێت. هەڵبژاردنەکانی ڕەشەمەی ساڵی داهاتووی مەجلس یەکێک لەو هۆکارانەیە کە بناژۆخوازانی حکوومەتی هەنداوە کە ڕێگە نەدەن ئەم وەزارەتە بکەوێتە دەست هیچ یەک لە کەسانی نزیکی سەر بە ڕێفۆرمخوازان. ئێستاکەش لەگەڵ گشت بەڵێنەکانی ڕۆحانی بۆ باشترکردنی دۆخی زانستگاکان نەک نەچوەتە بواری جێبەجێکردنەوە بگرە ئەگەر بەم شێوە بڕواتە پێش زیاتر لە هەمیشە بەرەو پادگانی بوون و داخراوبوون و گوشار بۆ سەر خوێندکاران هەنگاو هەڵدەگرێت.
بێبەشکرانی چالاکانی خوێندکاری لە مافی خوێندن. گوشارەکان بۆ سەر چالاکانی خوێندکارەی زانستگای شاری کورد و بێبەشبوونیان لە مافی خوێندن بەردەوامە. بە پێی هەواڵەکان محەممەد تەوانگەر خوێندکاری زانستگای شاری کورد بۆ ماوەی 1 ساڵ لە مافی خوێندن بێبەش کرا و هەروەها خوێندکارێکی دیکەی و زانستگایە بە ناوی موحسن موسلحی مافی کەڵگوەرگرتنی لە پێداویستیەکانی سەرەتایی زانستگا تا کۆتایی ماوەی خوێندنی لێزەوت کرا. بە پێی هەواڵە ئەو دوو چالاکە خوێندکاریە لە کۆبوونەوەیەکدا بە ناوی کورسی بیرروڕای ئازاد بە ناونیشانی مافی مرۆڤ جەختیان لەسەر گرنگی بەڕێوەبردننی ئایننامەی مافی مرۆڤ و پێویستی بەڕێوەبردننی یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی لە ئێران و ڕەخنەگرتن لە هەڵەکانی ڕابردوو کردوێتەوە. جێگەی ئاماژەیە یەکێک لە خوێندکارانی زانستگای شاری کورد لەم بارەوە ڕایگەیاندووە. گروپەکانی دژی چالاکانی خوێندکاری لە زانستگای شاری کورد واتە ئەنجومەنی ئیسلامی سربەخۆ و کۆمەڵگای ئیسلامی و بەسیجی خوێندکاری بە دوای بەڕێوەچوونی ئەو کۆبوونەوەیە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک تۆمەتی ناڕاستیان خستووەتە پاڵ خوێندکارانی ڕەخنەگر و هەروەها بڵاوکراوەیەکیان لە دژی خوێندکاران لە مزگەوتی ئەو زانستگایەوە بڵاو کردوێتەوە. جێگەی باسە و سەرچاوەیە لە درێژەی قسەکانی داوتی بێجگە لە گوشاری گروپەکانی دژی چالاکانی خوێندکاری لە زانستگای شاری کورد کمیتەی ئینزباتی و زانستگایەش بە بانکردنی خوێندکاران سزای بێبەشکردن لە خوێندنی بۆ خوێندکاران بڕیوەتەوە و ئەو سزایە تونترین سزایە لە کاتی گۆڕینی بەرپرسی ئەو زانستگایە و هاتنی شایان محەممەدی وەکو بەرپرسی نوێی ئەو زانستگایە لە کاتی سەرۆکۆماری ڕۆحانیەوە. ژەهراویبوونی 5 خوێندکاری خابگای کرماشان. 5 خوێندکاری خابگای فەنی حرفەیی کرماشان بە گازی مۆنۆکسیدی کەربۆن ژەهراوی کران. بە پێی هەواڵی هەواڵنێریەکان فەرەیدون سادقی بەرپرسی ناوەندی بەڕێوەبەرایەتی ڕوودا و فریاکەوتنی پزیشکی پارێزگای کرماشان هەواڵی ژەهراویبوونی 5 خوێندکاری خابگای فەنی حرفەیی شەقامی حافزیەی کرماشانی ڕاگەیاندووە و لەم بارەوە وتوویە کاژێر 28 خولەکی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 25 خەزەڵوەر بە دوای پەیوەندیگرتنێکی تەلەفۆنی لەگەڵ فریاکەوتنی 115 کرماشان هێزەکانی ئەو بنکەی فریاکەوتنە دەگەنە شوێنی حەسانەوەی ئەو خوێندکارانە و 5 خوێندکاری ژەهراوی بوو کە تووشی سەرسوڕان و گرفتی هەناسی کێشان ببوون بۆ نەخۆشخانەی ئەو شارە دەگوازنەوە. جێگەی ئاماژەیە ئەو بەرپرسە لە درێژەی قسەکانی داوتی ئەو خوێندکارانە بە گازی مۆنۆکسیدی کەربۆن کە یەکێک لە گازە مەترسیدارەکانە ژەهراوی کراون و ئەو گازە توانای ئەوەی هەیە کە لە ماوەیەکی کەمدا مرۆڤەکان بکاتە قوربانی. وەرگرتنی پوڵی زۆرە ملی لە قوتابیانی ئیلام. گوشارەکانی بەرپرسانی ڕاهێنان و پەروەردە بۆ سەر قوتابیان لە پەیوەند لەگەڵدانی پوڵ درێژەی هەیە و خوێندنگاکانی ئیلام بە بیانووی جۆراوجۆر لە قوتابیانی ئەو شارە پوڵ وەردەگرن. بە پێی هەواڵی نیسان نیوز بەرپرسانی خوێندنگاکانی شاری ئیلام بە قوتابیانی ئەو شارەیان ڕاگەیاندووە کە دەبێت بڕەپوڵێک 10 تا 100 هزار تمەن بە خوێندنگاکان بدەن. بنەماڵەکانی ئەو قوتابیانە ڕایدەگەێنن کە لە سەرەتای دەستپێکی ساڵی خوێندنی ئەم ساڵەوە تا ئێستا بە بیانوگەلی جیاجیا لە منداڵەکانیان پوڵ وەرگیراوە. بە پێی ئەو هەواڵە هەر لەم پەیوەندیەدا بەرپرسانی خوێندنگاکانی شارەکانی ورمێ، شاهیندەژ، سەقز، مەریوان و بانە لەسەر بڕیاری ئیدارەی ڕاهێنان و پەروەردە بە بیانووی دابینکردنی سوتەمەنی و کەرەستەکانی گەرمکردنەوە بۆ خوێندنگاکان لە قوتابیان داوای پوڵیان کردووە. جێگەی ئاماژەیە پێشتریش چەند کەس لە قوتابیانی کچ لە خوێندنگایەکی شەوانە ڕۆژی شاری مەریوان بەهۆی نەدانی ئەو بڕەپوڵەی لیان داواکرابوو دەرکران و لە خوێندن بێبەشکران. 23% خوێندنگاکانی ورمێ کوورەی ناستاندارد بەکاردێنن. بەڕێوەنەچوونی گەڵاڵەی ستانداردکردنەوەی گەرمکەرەوەکانی خوێندنگاکانی ورمێ درێژەی هەیە. بە پێی هەواڵی هەواڵنێریەکان بە لەبەرچاوگرتنی پێداگیری بەردەوامی ئەندازیاران و کارناسان لەسەر گرنگی بەڕێوەچوونی گەڵاڵەی ستانداردکردنەوەی ئامێرە گەرماییەکانی پارێزگای ورمێ هێشتا کە ئەو گەڵاڵەیە بەڕێوە نەچووە و 33% خوێندنگاکانی ئەو پارێزگایە لە ئامێری گەرمکەرەوەی ناستاندارد کەڵک وەردەگرن. بە پێی هەواڵە یاوەر وەحدەتی پور بەرپرسی گشتی نوێکردنەوەی قوتابخانەکانی پارێزگای ورمێ سەر لە بەیانی ڕۆژی شەممە ڕێکەوتی 24 خەزەڵوەر لە دانیشتنێکی شورای بەرنامەدارڕشتنی ئەم پارێزگایە لەم بارەوە ڕایگەیاندووە.
33 لە سەدی خوێندنگاکانی پارێزگای ورمێ لە بواری ئامێرەکانی گەرمکردنەوەدا ناستانداردن و بە لە بەرچاوگرتنی ناستانداردبوونی کوورەی نەوتی و گازی هێشتا کە 1800 ژووری خوێندنی خوێندکاران کوورەی نەوتیان هەیە و هەروەها 2800 ژووری خوێندنی دیکەش لە خوێندنگاکانی ئەو پارێزگایە کوورەی گازیان تێدایە. وەک یەکەم پرسیار لەم بەڕێزا ئەوەیە کە هەروە کە ئاگادارن مەرگی شیلان ڕەوشەندڵ پێنجمین مەوردی مەرگی مەشکوکی خوێندکارانی کورد لە ماوەی 1.5 ساڵی ڕابردوو بووە. بەڕای ئێوە بەرپرسانی زانستگا لەوانە حراست و ڕیاست و تەنانەت نیگابانانی شوێنەکانی حەوانەوە ئەرکی سەرەکی خۆیان واتە پاراستنی گیانی خوێندکارانیان بەجێ هێناوە؟ لە ڕاستیدا دامەزراندنی حراست لە بەروەدیهێنانی ئەمنیەت و پاراستنی خوێندکاری نەبووە، بەڵکو بیانوویەک بووە بۆ گوشارخستنە سەر خوێندکاران و بە شێوەیەک بووە لە ڕێخستنی دەتوان بڵێن بەشێک لە ڕێخستنی دەستگای ئەمنیەتی کۆماری ئیسلامی بووە وەک سازمانی اطلاعات کرد لە هەموو ئۆرگان و دامەزراوەکاندا نۆنەرایەتی پاراستنی بەها و بایەخەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەکات و هەموو ئەوە باش دەزانین کە سازمانی ئیطلاعات و لەوانە حراسەتیش خاوەنی دەسەڵاتی ڕەهایە لە دیاریکردنی هەر جۆرە بڕیارێک ئەوەندەی کە دەتوانێت لەسەر دەرکردن و لابردنی تاک بە تاکی خوێندنگا بە خوێندکار و بەرپرسانەوە تا دەگاتە ڕئیسی دانشگا بڕیاردەر و دیاریکەر بێت. بۆیە بەڕای من حراسەتی دانشگا بە دڵنیاییەوە ناتوانێت پارێزەری مافی خوێندکاران بێ بە پێچەوانەوە سەرکوتگەر و پێشێلکاری مافی خوێندکارانی بووە و ڕۆڵی سەرەکی لە پاراستن و پەرەپێدان بە بەهاکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هەیە و لادان لەو بەهایانە بەرابەرە لەگەڵ هەرەشە و سزادان. بووە من وەکو خۆم لێکم داوەتەوە خۆم تحقیقم لەسەر کردو و لێکم داوەتەوە من ئاوای دەبینم کە بەڕاستی ئەگەر پێشووتر لە کۆماری ئیسلامی و لە فەزای داخرا و دوگمی کۆماری ئیسلامیدا مەسەلەی کوشتن و بڕین بە ئاشکرا دەکرا، مەسەلەی فشار و خەفەقان بە ئاشکرا لەسەر خەڵک دەکرا، ئێستاکە لەبەر بەربڵاوبوونەوەی و چاوکراونەوە بوونی هەرچی زیاتری خوێندکاران و هەموو بە تایبەتی خەڵکی کۆمەلگای ئێران ناتوانێ و لەبەر ئەوەی کە هەزینەکان لەسەر خۆی کەم بکاتەوە ناچارە ڕووبێنێ بۆ پرسی وەکو ئەوەی کە پێی دەکترێ بە شاردنەوە و بە نهێنی کوشتن و بە بیانووی جۆرا و جۆر کوشتنی خوێندکاران و کۆمەلگای بەستەکردن و بەستنەوەی کۆمەلگای ئێران. بۆیە من لە کۆتاییدا لە وەڵامی پرسیاری یەکەمیەوەدا دەڵم کە نەخێر بە هیچ شێوەیەک من ئەسەن لەگەڵ ئەوە دانیم کە حراست بۆ پاراستنی گیانی خوێندکاران هات بێتارەوە، بەڵکو حراست پۆتکێکی دیکەیە بۆ گوشارخستنە سەر خوێندکاران و بۆ بەرتەسکردنەوەی دۆخی خوێندکاران لە خوێندنگاکاندا. لێرەدام پرسیارە دێتە پێشکە سەرڕای ناڕزایی چالاکانی خوێندکاری بە تایبەت خوێندکارانی کورد لە هەمبەر مەرگی گوماناوی دوو کچە خوێندکاری کورد لەوانە شەیدا حاتەمی و سەحەر چوێنی بەرپرسانی زانستگا و هەروەها دامەزراوە پەیوەندیدارە حکوومەتیەکان تاکو ئێستا بۆ خەڵک و بنەماڵی ئەو خوێندکارانەیان هۆکاری مەرگی ئەو خوێندکارانەیان ڕوون نەکردوێتەوە و هەوڵیان داوە سەرپۆش لەسەری بنێن. هۆکاری ئەم کەمتەرخەمیە لەلایەن حکوومەتەوە بۆچی ئەگەڕێتەوە لە کاتێکدا کە بە گرنگی تایبەتەوە هەموو چالاکی خوێندکاریەکان دەگرنە ژێر چاوەدێری بەڵام هیچ بایەخێک بە پاراستنی گیانی خوێندکاران نادەن؟ لە وەڵامی پرسیاری دووهەمی ئێوەدا پێشتر پێم خۆشە باسی چەند شت بکەم. لە ڕاستیدا زۆر کردەوەی نەشیا و نامرۆڤانە تا ئێستا ڕوویداوە لەلایەن حکوومەتەوە کە ئەسقەزا بۆ دروستکردنی دۆخی پڕ لە ترس و خەفەقان و چاوترسێنکردنی خەڵکی خۆی ئەنجام درراوە. لەوانە مەسەلەی گوشار و ئەشکەنجەری زیندانیان تا ڕژاندنی ئەسید بەسەر ژناندا لەم دواییانە و تەنانەت دروستکردنی پۆلیسی سایبەری هەموو ئەوانە بۆ گوشارخستنە سەر خەڵک و کۆمەلگا بووە. لە ڕاستیدا مەسەلەی گشتگیرکردنی ئینتەرنێتی میلی یەکێک دیکە لەو مەسەلانەیە کێمە دەبێ زەخت بخەینە سەری و بیری لێ بکەینەوە. دروستکردنی ئەو گشتگیرکردنی ئینتەرنێتی میلی و دروستکردنی ئەو تەرح و بەرنامەیە لە ڕاستیدا بۆ نەهێشتنی شارۆمەند هەواڵنێرەکان دروست کراوە. شارۆمەند هەواڵنێرەکانیش لە واقعدا کاریان دەربڕین و نیشاندانی لەحزە بە لەحزەی ڕاستیەکانی نێو کۆمەلگایە. بۆیە کۆماری ئیسلامی بە دروستکردنی ئەم ئینتەرنێتەوە شتی لەو بابەتە دەیوێت هەرچی زیاتر ناڕزایەتەکان کەپ بکا و بیان شارێتەوە. بۆیە لە مەسەلەی ئەم چەند کچە خوێندکارەشدا ئەوەی بەرچاوە ئەوەیە کە بە دڵنیاییەوە ڕژیمی کۆماری ئیسلامی و هەموو دەست و پەیوەندەکانی لە ڕاستای ئەو بیرۆکەیەدا هەنگاو دەنێن کە دەنگی ناڕازی دەبێ بنبڕ و کپ بکرێ. بۆیە هەموو هەوڵی خۆیان بۆ سادە و ساکار و ئاسایی نیشاندانی ئەو جۆرە بابەتانە دەدەن. بزوتنەوەی خوێندکاری و خوێندنگا هەمیشە یەکێک لە کاریگەرترین و ئەساسیترین بزوتنەوەکان بوون.
بۆ پێکێنانی ئاڵوگۆڕی سیاسی و تەنانەت کۆمەڵایەتیش. بۆیە بە بڕوای من کۆماری ئیسلامی زۆر باش لەو مەسلەی ئاگادارە و ئەسقەزا زۆر بە هۆشیاریەوە و بە ئانقەست لە ئازە و پرسە بێدەنگە بۆ ئەوەی هەرچی زۆرتر وە زووتر بابەتەکە بکوژێنێتەوە بە قەولی معروف نێوی لە نێو نێوان بسڕێتەوە. مەسلەیەکی دیکە کە دەکرێت باسی لێ بکرێ ئەوەیە کە کۆماری ئیسلامی هەوڵی ئەوەی داوە کە لەسەر گومان ئەوەی کە ئایا کوشتن بووە یان خۆکوژی بووە مەسلەکە بێڵێتەوە یان بەواتایەکی دیکە سوورەت مەسلەکە بخاتە بەرچاو و ئەسڵی مەسلەکە پاک بکاتەوە. من پێم وایە ئەساسی بابەتەکە سن ئەوە نییە کە ئایا خۆی کوشتووە یان کوژراوە، بەڵکو مەسەلە ئەوەیە کە شەیدا حاتمی و خوێندکارانی دیکەی قوربانی هەمویان لە ڕاستیدا قوربانی بوون و ئەگەریش نەکوژرابێن کە پێم وایە ئەگەری کوژرانیان زۆر زیاترە مەحکوم بە خۆکوژی بوون. مەبەستم لەوە چییە؟ مەبەست ئەوەیە چوارچێوەی یاسای دواکەوتوو و داخراوی ئێران بە تایبەتی دژ بە ژنان لە درێژەی چەندەی حکوومەتی خۆیدا کۆمەڵێک کللتوری دژەژنی لە نێو کۆمەلگادا کردوتە با و هاوکار لەگەڵ ئەوە مێژووی 1000 ساڵی پیاومەزنی لە وڵاتی ئێران کۆمەڵێک بابەتی دژە ئینسانی هێناوەتە گۆڕێ کە بەداخەوە وای کردووە لە زۆرێک لە قۆناغەکانی ژیانی ژنێک لە ئێران وای لێ دەکا کە دەیان بەرابەر ئارەزووی مەرگ بکاتە، یعنی مەرگ بۆ ئەو قابل قبولتر بێ هەتامانەوە. بۆیە زۆربەی ئەو ژنانە قبولی ئەو مەسلەیە دەکەنەوە دیاردەی خۆکوژی لە نێو ژنان لە کۆمەلگا داخراوەکان و لەوانە لە ئێران بەرچاو و دیارە. ئەگەرچی من لە هەر حاڵەتێکدا خۆکوژی ڕەت دەکەم و بەڕێگەچاری نازان. وەک دوایان پرسیار لەم بەڕێزاوەیە کە هۆکاری بێدەنگی ئەم جارەی خوێندکاران لە هەمبەر مەرگی مەشکوکی خوێندکارێکی تر بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا کەم کاریگەری ناڕزایەکانی ساڵی ڕابردوو وەڵام دەرنەبوونی بەرپرسانی حکوومەتی دەتوانێت هۆکارێک بێت بۆ بێدەنگی خوێندکاران لە حاست مەرگی یەکێک لە هاوپۆلیەکانیان؟ لە بابەت بێدەنگی خوێندکاران من بەڕاستی پێم وایە ناتوانین ئەوە بڵێن و جگای ئەوە نییە کە بڵین کە بێدەنگ بوون چونکە بەڕاستی بێدەنگ نەبوون و ناتوانین ئەوە بڵین کە بێدەنگ بوون و ناڕزایەتیان نەبووە. ئەم جاریان لەوانەیە ئاستی خۆپیشاندانەکان جەماوەری نەبوو بێتەوە یان نەبوو بێتە ئاستی ئاکسیۆنێک کە بەرچاو بێ و دەنگی لێساز بێ و خەڵکی لێ ئاگادار بکرێتەوە. بەڵام تاوجێی من لێ ئاگادارم و خوێندکارانی ورمێ بۆیان جێڕاومەتەوە بە شێوەیەکی بربڵاو ناڕزایەتی لە هەموو کۆڕ و کۆمەڵەکانی خوێندکاریدا هەبووە. تەنانەت یەک دوو جاریش ناڕازیان هەوڵی وەڕێخستنی ئاکسیۆنێکی ناڕزایەتیان داوە کە وەک باز دەکرێت بەهۆی فەزای ئەمنیەتی تا بێستا بەداخەوە بە ئەنجام نەگەیشتووە. بەڵام بەگشتی بزوتنەوەی خوێندکاری دەکرێت بڵێ کە هەمیشە لە ژێر هەڕەشەی دەستگای ئەمنیەتی حراست و ئیتلاعاتدا هەبووە و وەستاکەشی هەیە. مەبەستم لە گوشار چییە؟ من گوشار دەگەڕێنمەوە سەر ئەوە لە زانکۆکاندا چاو لێ بکەن. من خۆم یەکێک لە تەجروبیاتەکانم لە زۆرێک لە زانکۆکاندا ئەو شتێک کە دیتومە و بیستومە بۆیان جێڕاومەتەوە و کارم لەسەر کردووە مەسلەی خودی پرسی حراست لە نێو دانشگاکاندا بووە کە زۆربەی و ئەو جۆرەی ئامارمانگر زۆربەی لێپرسینەوەکانی حراستەکان لە ڕاستیدا لەسەر مەسەلە تایبەتەکان و لەسەر مەسلەی پاراستنی خوێندکاران و دروستکردنی فەزایەکی سالم و دروست بۆ خوێندکاران نەبووە، بەڵکو زۆرێک لە بابەتەکان دەگەڕاوە سەر مەسلەی حیجاب و مەسلەی گوشاری بەبێ بنەما و بەبێ هیچ بەڵگەیەک هێنان بۆ سەر خوێندکاران بۆ کشانەوە دوایان لە خوێندنگاکا و لە زانکۆکاندا. لە ماوەیەک لەوە پێشدا هەواڵی ئەوە هەبوو کە یەک دوو نامە کە بە شێوەی نهێنی ناردرابوو لەلایەن حراستەوە بۆ بەرپرسانی دانشگاکە ئەوە دیار کەوت کە لە نامەکاندا بە ئاشکرا داوای ئەوەیان کردبوو کە کەمایەتیە ئاینەکان لە زانکۆ دەربکەن یان ئەگەر بە تەمای سەبتنیەون و تازەدایان هەیە واردی قۆناغی خوێندن لە زانستگاکاندا بن ئیجازەیان پێ نەدەن و بە بیانووی جۆراجۆر دەریان بکەن. بۆیە کاری حراست لەوێ گوشارخستنە سەر ئەو خوێندکارانەی کە ئەو لیان دەترسێ. مەبەستم لەو خوێندکارانی کە لیان دەترسێت چیە؟ لەو کەسانی کە بەڕاستی چاوکراون و ارتباطیان هەیە لەگەڵ دنیای دەرەوەی خوێندنگا و دنیای دەرەوەی ئێران و کۆمەلگای بەرینتری ارتباطیان هەیە و هەواڵ دەگوازنەوە و شت دەبیستن و بەرەو دنیایەکی باشتر بوون و دموکراتیک بوونتر هەوڵ دەدەن. بۆیە زۆر گوشار بۆ سەر بزوتنەوەی خوێندکاری هەیە چونکە مەترسیش لەسەر بزوتنەوەی خوێندکاری زۆرە. لەوانە بانکردنیان بۆ حراست و ترساندنیان کە بەدەیان جار و سەدان جار دەتوانم بڵم تووشی بووین و لە ماوەی لەمانەیە نەفرێکە کەسێک لە قۆناغی خوێندنیدا لە ماوەی 4 ساڵ بۆ وەرگرتنی بۆ نمونە لیسانسێک لەوانەیە 10 جار بانگی بۆ حراست بانگ بکرێەوە لەسەر مەسەلەی جۆراوجۆر دەنگ بدرێ و هەڕەشەی لێ بکرێ یان بە بێبەشکردن لە خوێندن و ستاندنی کارتی دانیشتجویی و شتی لەو بابەتە یان زۆر لەوانەش تونتر
پەروەندە سازی و بڕینەوەی حکمی زیندان و تەنیا ئەعدامیش بۆ سەر خوێندکاران. بۆیە گوشاری لەو شێوەیە لەسەر خوێندکاران هەیە و خوێندکارانیش بە زیانیاری و بە هۆشیاریەوە لەو شتە دەڕوانن. بۆیە ناتوانین بڵین کە بێدەنگ بوون، بەڵام من پێم وایە بە ناڕەوا و نادروستی نازانم ئەو بێدەنگیم، پێم وایە لە هەلێک وە لە مەرجێکی تایبەت دەگەڕێن بۆ دەربڕینی ناڕزایەتیەکەیان. ئێمە تەنانەت لەم سەردەمەدا بە بۆنەی پەرەسەندنی ڕاگەاندن و ئینتەرنێت وای لێ هاتووە هەر شتێک هەر بابەتێک کە دێتە پێشێ بلافاصلە دەگاتە دەرەوە، بلافاصلە دەگا بە جۆی هاوڕێ و هاوپۆل و هاو شار و هاو وڵاتی وە کەسانی دەرەوەی وڵاتی خۆشمان. بەڵام وردە وردە بە ئەو کراوە بوونی دنیای ئینتەرنێت و دنیای ئیتلاعات و زانیاریەکان وای لە کۆماری ئیسلامی کرد کە سیاسەتی حەسفی ناڕزایانی خۆی بە شێوەی ئەو جۆرەی من پێم وایە قەتڵی ناڕاستە و خۆ نیوێکی پڕاوپڕە دەستی هێناوە بۆ کاری لەو شێوەیە. و من پێم خۆشە کۆتایی قسەکانم بەوە بێنم کە لەسەر ڕای هەموو گومانەکان من پێم خۆشە ئەوە بڵم کە ئەم کرانەوەی ڕاگەیاندنا و ئەم کرانەوەی دنیای ئینتەرنێتە بەڕووی خەڵکی ئێمەدا بە تایبەتی خەڵکی کورد کە داخراوتر و بەستەتر و لەژێر گوشارداترن بە نسبەت خەڵکی دیکەی ئێران، ئەم کرانەوە بوونە وای لە کۆماری ئیسلامی کردووە سیاسەتی حەسبی ناڕازیانی خۆی بە شێوەی قەتڵی ناڕاستە و خۆ بگرێتە ئەستوو. سپاس بۆ میوانی ئەم جارەی بەرنامەی گزینگ. بینەرانی عزیزی ڕۆژهەڵات تیڤی بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی گزینگ. هیوادارم کە توانی بێتمان ڕەزامەندی ئێوەمان بەجێ هێنابێت. خۆشحاڵ دەبین کە بەڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بۆ دەوڵەمەندترکردنی بەرنامەکە یارمەتی دەرمان بن. تا بەرنامەیەکی دیکە و گزینگێکی دیکە شەو و ڕۆژ و کات و ساتێکی شاتان بۆ باوە دەخوازین و ماڵەوە.